مامۆستایانی وانەبێژ بۆ جارێکی دیکە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان گربوونەوە و داوای دامەزراندن دەکەن. مامۆستایانی وانەبێژ وەکو خۆیان ئاماژەیان بۆ کرد تا ئێستا 560 جار یادداشتیان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام کەس بە دەنگی داواکەی ئەوانەوە نەهاتووە. کابینەی نۆ سەرەتای دەست بەکاربوونی 17,000 مامۆستای وانەبێژ بوو، ئێستا کە 35,506 مامۆستای وانەبێژە. لە هەموو سلکەکانی تر دامەزراندن هەیە، بەڵام بۆ وەزارەتی پەروەردە نییە. بە بەڵگەش من باسی دەکەم. ئەو ژمارەی بەدەست ئێمە گەیشتووە لە ساڵی 2014 کە حکوومەتی هەرێمی کوردستان وتویەتی ئێمە دامەزراندنمان ڕاگرتەوە، بەڵام ڕاست نییە. زیاتر لە ساڵی 2014 تاوەکو ئێستا زیاتر لە 40,000 کەس دامەزراوە، بەڵام بۆ مامۆستایانی وانەبێژ نییە. لەو خۆپیشاندانەدا مامۆستایانی وانەبێژ ئەوەیان ئاشکرا کرد تا ئێستا زیاتر لە 50 جار خۆپیشاندانیان کردووە و بۆ 17هەمین جاریشە دێنە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژەوە چەند جارێکە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە کۆبینەوە داوای سەرەتایترین مافی خۆمانەکەین کە دامەزراندنە. ئێمە چەند ساڵێکە خزمەتەکەین لە قوتابخانەکانە کە بەداخەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئێمە مامۆستایانی میلاکە. چەند جاریش کۆبوونەوەمان کردووە، یادداشتمان پێشکەش کردووە، چوونەتە دەرگای هەموو ئەو کەسانی کە زانیومانە ئەتوانن ئیشێک بۆ ئێمە بکەن و کەیسەکەمان تا ڕادێک بەرەو پێش بچێ، بەڵام بەداخەوە هیچ کەسێک وەکو پێویست نییە. زیاد لە مودەکی زۆرە داوای لە حکوومەت دەکەین کەوا دامەزرێنی، بەڵام حکوومەت زۆر بێباکە لە ڕاست مامۆستایانی وانەبێژ. یەک پەیام دەمەوێت بیگەینم تاوەکو تەواوی لایەنە بەرپرسیدارەکان هەست بە مەعانەتی وانەبێژەکان بکەن. فقط ئەوەیە وەڵڵا ئێمەش بەشەرین، وەڵڵا 30,000 وانەبێژی مرۆڤ هەیە. ئەهە مرۆڤم واتە منیش هەستم هەیە، ئەمنیش پێویستم بە دامەزراندن هەیە. لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆپیشاندەران ئاماژەیان بۆ کرد زیاتر لە 35,000 مامۆستای وانەبێژ هەیە و ڕۆژانەش ئەو ژمارەیە لە بەرزبوونەوەدایە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.